خۆشەویستان پرۆگرامەکەمان لەگەڵ ئێوەدا بەردەوامە ئێمە وەکو ئاماژەمان پێکرد تۆرەیەکی ئەمڕۆمان تایبەت کردووە بە مێژووی نەورۆز تایبەتمەندی نەورۆز لە لای کورد چەند نەتەوەی تر هەیەکە ئەم یادە دەگێڕنەوە هەروەها شێوازەکانی چین هۆکاری بەکارهێنانی ئاگرۆک و ئامڕازێک بۆ نەورۆز چێ و خودی نەورۆزیش دەستەواژەکەی لە چیەوە هاتەوە بۆ گفتوگوی زیاتر لەم بابەتە دیارە هەنا ئەمڕۆ میوانداری دکتۆر پشکۆ حەما تاهیر دەکەین کە مامۆستای زانکۆی لە بواری مێژوودا دکتۆر بەخێر بیت بەخێر بێت دکتۆر نەورۆزی پیرۆز و ساڵی نوێی کوردیش پیرۆز بێت دکتۆر دەمەوێت سەرەتا لەوە بپرسم کە نەورۆز واتای چییە لە چیەوە هاتووە ئەو دەستەواژەیە بەڵێ سەرەتا نەورۆز وەسەری ساڵی کوردی 2021 کوردی لە بەڕێستان و لە هەموو بینەرانی NRT پیرۆز دەکەم هیوادارم ئەم ساڵی نوێی کوردی ببێتە مای خۆشبەختی مای تەبایی مای ئاشتی مای پێکەوە ژیان مای هەموو شتە جوانەکان کە خەونی هەموو تاچێکوکی کووردە هیوادارم بێتە دی سەبارەت بە وشەی نەورۆز بێگومان ئێمە ئەگەر لەسەر وشەکە بوەستین وشەکە لە دوو پێش بەش پێک دێ وشەی نەو کە بە مانای نوێ دێت روزەکەش بە مانای ڕۆژ دێت واتە ئەگەر ئێمە هەردوو وشەکە لێک بدەین واتە ڕۆژێکی نوێ قسە زۆر دەکرێت لەسەر ئەم وشەیە وشەیەکی کوردیە یاخود فارسیە من پێم وایە ئەم وشەیە ئەگە سەیری وشەکە بکەین وشەکە سەر و مر تەواو لە وشەیەکی کوردیە بەڵام بەهۆی گۆڕانکاری وشەکان و یا داتاشین لە وشەکاندا بە شێوەی نەورۆز یان نەوروز خۆی گرتوتەوە بۆیە زۆر کاتێک کە فارسیش نوروز بەکاردێنێت دەڵێن ئەم وشەیە فارسیە بەڵام ئێمە چونکە دەسەڵاتێک نەبووە چونکە خاوەن کیانێکی خۆمان نەبووینە بۆیە زۆر کات نەک تەنها مێژومان نەک تەنها شارستانیەتمان نەک تەنها ژیانمان براوە تەنانەت وشەکانی زمانی کوردیش زۆر جار براوەتە نێو زمانەکانی دیکە و زمانەکانی دیکە بۆ خۆیان بەکارێننەوە ئەگە سەیری زمانی فارسیشکەی بێگومان زۆر وشەی کوردی تێدا دەبینینەوە بۆیە زۆر کات کە ئێمە بەکاری دێنینەوە دەوترێت ئەو وشەیە فارسیە فارسەکان وا بەکاری دێنن بۆیە بەڵام ئەمانەیە ئەوە نییە جارێ ئەبێ ئێمە بزانین ئێمە و فارسەکان خاوەن یەک شارستانیەتین خاوەن یەک کللتورین لە ڕووی ڕەگەزیشەوە کە هەمووان پێمان دەوترێ هیندۆ ئەوروپیەکان یاخود ئاریەکان بۆ وشەکە کوردی نەبێت بۆ فارسی دکتۆر مێژووی نەورۆز بۆکەی ئەگەڕێتەوە چیرۆکی نەورۆز لە چیۆ سەری هەڵداوە سەبارەت بە مێژووی دەستپێکی نەورۆز هەتاوەکو ئێستا ئێمە ناتوانین بڵین لە فڵان ساڵەوە دەستی پێکردەوە بەڵام دەتوانین بڵین نەورۆز یەکێکە لە جەژنە هەرە کۆنەکانی مرۆڤایەتی یەکێکە لە جەژنە کۆنەکانی مرۆڤایەتی ئەم جەژنە ڕەهەندی جیاجیا هەیە ئەگەر ئێمە خوێندنەوە بۆ ڕەهەندەکانی بکەین زۆر واتە هەڵدەگرێت بەڵام لە ڕوە مێژوویەکەیەوە زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت دەڵێن سەرەتای نەورۆز دەگەڕێتەوە بۆ ئەو کاتانەی کە مرۆڤ کە لە ئەشکەوتەکان هاتۆتە دەرەوە لە بێگومان لەکەیە هاتۆتە دەرەوە کاتێک وەرزی سەرما و سۆڵە تەواو بووە وەرزی بەهار دەستی پێکردوە لەوێ کە هاتۆتە دەرەوە و ئاگری کردوتەوە هەندێک دەیبنەوە بۆ ئەوێ بەڵام وەکو سەرچاوەیەکی سەرەکی کە بە بێژوو باز دەکرێت دەڵێن دەگەڕێتەوە بۆ سەردەمی کەوناریەکان پاشایەک هەبووە گوایە ناوی جەمشید بووە ئەم یەکەم کەس بووە نەورۆزی کردوتەوە و ئاگری نەورۆزی کردوتەوە وە گرنگی پێداوە ئەم پاشایە کاتێکە لە سەرچاوەکاندا باز دەکرێت دەبینین جۆرێک لە ئەفسانەی تێدایە دەڵێن گوایە ئەم پاشایە ئەو ڕۆژەی کە تاجەکەی ناوەتە سەری تاجی ناوەتە سەری بێگومان جۆرێک لە ئەفسانەی تێدایە کە گوایە تاجەکەی تەواوی سەرزەمینەکەی خۆی ڕووناکردێتەوە ئەوەندە باش بووە ئێمە باواز لەم بە ئەفسانەی بین بابەکەی تری وەربگرین ئەویش ئەوەیە کە ئەم پاشایی کەوناریەکان نەورۆزی کردوتەوە وە گوایە ئەم پاشایەکی عادل بووە سەردارێکی باش بووە بۆیە ئەم گرنگی پێداوە ئەمە دەڕوویەکەوە لەلایەکی تریشەوە زۆر جار نەورۆز ئەوەندە کۆنا بابی ئەفسانەی وەرگرتووە چیرۆکی یاخود ئەفسانەی کاوە و زوحاک یەکێکە لەو ئەفسانانەی کە باس مێژووی نەورۆزمان بۆ دەگێڕێتەوە ئەمیش شانامەی فردۆسی کە باسی دەکات گوایە پاشایەک هەبووە بە ناوی زوحاکەوە ئەم پاشایە
زاڵم بووە زۆردار بووە لە ئەفسانەکەداوە باز دەکات وایە دوو مار لەسەر شانەکانیدا ڕوێن و بۆ ئەوەی ئەو مارانە هێ من بکاتەوە ڕۆژانە کە لەسەری دوو لاوی پێدەدرێت دواتر ئەم کە لە سەرانە چێژلێنەرەکانی بەشێک لە ئەوانەی کە ڕۆژانە دووکە لەسەرەکە لە باتی دووکە لەسەر یەک کە سەر دەبرن و سەری ئاژەڵێکی لەگەڵا دادەنێن وردە وردە ئەو کەسانی کە ڕادەکەن بۆ شاح کەسێکیان تێدا پەیدا دەبێ بە ناوی کاوەوە کاوە هێرش دەکاتە سەر ئەو پاشا زۆردارە و کۆتایی بەو پاشا زۆردارە دێنی هەندێک دەڵێن کاوە چەند کوڕێکی هەبووە کوڕەکانی هەمووی لەو نەهامەتی کە بەسەر ئەو خەڵکەدا هاتووە لەلایەن زوحاکەوە کوژراون بۆیە کەسێکی ئاسنگەر بۆ پەلاماری زوحاک دەتات و کۆتایی پێدەنێت ئەوەی کە ڕاستی بێ لەم ئەفسانەی ئەوەیە لە هەر شوێنێک زوڵم و زۆر و چەوسانەوە بێدادی هەبێت ئەوە ڕاپەڕین و شۆڕش هەیە دیارە زوحاک نیشانەی سەرکردەیەکی زاڵم زۆردار دەگەنێت کاوەش نیشانەی خەڵکی شۆڕش دێرە خەڵکی خەبات جێڕە لە هەندێشون باز دەکرێت کە کاوە کورد بووە ئایا کاوە کورد بووە؟ طبعا قسە زۆر لەسەر ئەوە دەکرێت ئایا زوحاک کووردا یاخود کاوە کووردا ئەوەی کە ئێمە زیاتر لە بۆمان هاتووە دەڵێن کاوە کورد بووە لەبەر ئەوەی ناوەکەش ناوێکی کوردیە گوایە لەوە هاتۆ بەڵام بەشێکی تریش دەڵێن نەخێر زوحاک کورد بووە لێ بێرنەوە بۆ ئستیاکی دوا پاشای میدیەکان بەڵام ئەمە لە ڕاستیوە دوورە هۆکارەکەشی چییە کە زوحاکیان کوردۆ بە کورد طبعا شاهنامەی فردەوسی کابرایەکی فارسە کە دەگێڕێتەوە وەی لەوەی کە دوژمنەکەی باسی دەکا بۆیە ئەو کە باسی بڵین زوحاکی کردووە زوحاکی وەکو کورد نیشانە کردووە و وێنا کردووە و وەکاوەشی وەکو فارس نیشانە کردووە بەڵام ئاوێسەخان ینی ئەمە ئەفسانەیە لە ئەفسانەدا بێگومان ناڕاستی زۆری تێدایە زیادەڕۆیی زۆری تێدایە هۆکارەکەشی چییە بەو شێوەیە ماوەتەوە چونکە مێژووی نەورۆز وەکو پێشتر ئاماژەم پێکرد مێژوویەکی یەکجار دێرینە دەگەڕێک هەندێک دڵن 14,000 ساڵ پێش نووسین بووە یاخود دەڵم 15,000 ساڵ بەڵام بۆ سەردەمێک دەگەڕێتەوە ئەو کاتە هێشتا نووسین پەیدا نەبووە کە بنووسێتەوە ئەمەوا دەکات کە بە شێوەی دەما و دەم بجێڕێتەوە بێگومان ئەو شێوە دەما و دەما ئەو شێوازە ئەفسانی کە باو بووە لە سەردەمانێکدا تەبیعیشە گۆڕانکاری لە کەساهاتیەکاندا بکرێ گۆڕانکاری لە کارکتەرەکاندا بکرێ ڕەگەزی کارکتەرەکان خوێنی کارکتەرەکان بگۆڕدرێ بەڵام ئەوەی کە ئێمە لەو ئەفسانەی کاو زوحاکدا وەکو وتم ڕاستیەک بەرجەستە بکەین ئەویش ئەوەیە کاوە نیشانەی خەبات و شۆڕشە نیشانەی بەرخودانە نیشانەی هەوڵدانە بۆ سەرکەوتن بەسەر نادابیدا ئەمەوێت پێش ئەوەی بەسەرڕێت بەڵێ ئەمەوێت بگەڕێمەوە سەر ناوی نەورۆز ئایا لە سەرەتای دروستبوونی نەورۆزەوە کە تۆ باسی دەکەی چەند هزار ساڵێک پێش دروستبوونی نووسین هەبوو ئایا بە هەمان ناو بەکار هاتووە هەروە هەموو ڕۆژێک ڕۆژێکی نوێ چی وای کردوکە یەکەم ڕۆژی بەهار بە ناوی نەورۆز ناو بنرێت طبعا خۆی پرسیارەکەی تۆ بۆ خۆی بابێکی زۆر هەڵدەگری ئێمە کە دەڵێن ئەو سەردەمە نووسین نەبووە لە بەرەوەی ناتوانین بڵین بەو ناوە نێو هاتووە ناوهاتووە بەڵام دواتر کە نووسراوەوە بە ناوی نەورۆزەوە هاتووە بێگومان واتە ڕۆژێکی نوێ دەدا بابینە باس ئێمە باس لە ڕەهەندەکانی بکەین بێگومان کە دەڵێن ڕۆژێکی نوێ وەک ئەمەگە ڕەهەندێکی جوگرافی وەربگرین ئێمە سیر دەکەین لە یەکەم ڕۆژی بەهارەوە هەستەکەین هەم زەوی گۆڕانکاری بەسەردادێت و زیندووبوونەوەیەک بەخۆی دەبینێت هەم کەش و ئاوهەواکەش دەگۆڕێت کەواتە ئەگەر لە ڕەهەندا جوگرافیەکەەوە سەیری بکەین ئێمە دەتوانین بڵێن فعلەن ڕۆژێکی نوێیە فعلەن سەردەمێکی نوێیە کاتێکی نوێیە بە ڕەهەندە جوگرافیەکە وەکو ئەگەر ڕەهەندە مێژوویەکەش وەربگرین وەکەوەی کە باسمان کرد چەندین چیرۆک و ئەفسانە چەندین بابەتی مێژووی کراوە کە باسمان کرد چەندین چالاکی و شۆڕش لە نەورۆزدا کراوە ئەمەش ئەگەر ڕەهەندە مێژووەکەی وەربگرین پێمان دەڵێ لە هەر کاتێک بڵێن چەوسانەوە هەبوو سەردەمێکی نوێ بە دوای دادێت سەردەمی شۆڕشە کە شۆڕژش دەگا بە ئامانجەکان ئەوە ڕۆژێکی نوێ و سەردەمێکی نوێ دەست پێ دەکەین بە ئێمە ڕەهەندە ئابوووریەکەشی وەربگرین یعنی سەیری بکەین نەورۆز جگەلەوەی کە ڕەهەندی جوگرافی هەبوو ڕەهەندی مێژووی هەبوو ڕەهەندێکی ئابووریشی هەیە تۆ
تۆ سەیری بکە ئەو دەسەڵاتدارانەی کە فەرمانڕەوایەتی ئەو ناوچەیان کردووە کە ئاگری نەورۆز و وەرگرنگیان بە جەژنی نەورۆز داوە هاتوونە لە نەورۆزدا خەڵکیان ئازاد کردووە ئەگەر دوژمنانی ئەو نەتەوانەش بن کە ئەو بۆنیان کردوێتەوە خەڵکیان ئازاد کردووە کە بۆنەکەیان بکاتەوە بەڵام لە بەرامبەر ئەوەدا هەندێک دیاریان دردووە بۆ دەسەڵاتدارەکان بۆ ئەمە چی ئەمە بە ناوی باجەوە بێ یاخود سەرانن ئەو ناوەیان لێننەوە بەڵام نەورۆزانەیان لێناوە و لە خەڵکیان وەرگتۆ کەواتە ئەمە ڕەهەندێکی ئابووریشی ئەم بۆ دەسەڵات با ڕەهەندە ئاینەکەشی باسکەم دیارە بێگومان نەورۆز ڕەهەندێکی ئاینیشی هەیە ئێمە لە مێژوەکەی ویستم ئاماژەی پێ بکەم بێگومان دەڵێن زەردەشت کە پێیەکێکە لە پەیامبەرەکان و پەیامبەری کوردیشە دەڵێن زەردەشت لە یەکەم ڕۆژی نەورۆزدا لەدایک بووە ئەنی کەواتە ئەم بم شێوەیە دەبینین ڕەهەندێکی ئاینیشی هەیە کاتێک باز لە نەورۆز دەکرێت لەبەرەوەی جەژنەکە کۆنا لەبەر ئەوەی لە سەردەمێکدا باسکراوە کە نووسین نەبووە بۆیە من بە شێوازێکی سروشتی دەبینم ئەو هەموو قسە و وتیوێژە سەبارەت بە نەورۆز و ئاگری نەورۆز بکرێت. بەڵێ دکتۆر نەورۆز لە گەلە جیاوازەکان و ناوچاو شوێنە جیاجیەکان یادی دەکرێتەوە نەورۆز پەیامی چی ئەگەیەنێت؟ بەڵێ وەکو خۆت بەڕێزت وتێت نەورۆز تەنها تایبەت نییە بە کوردەوە نەورۆز تایبەتە بە گەلانی کۆنی ئێرانەوە کە دەڵێم ئێران ئەو ئێرانە مەبەستم ئەو سەرزەمینە نییە کە ئێستا ناوی ئێرانە دەوڵەت دەسەڵاتی ئێران یا سەرزەمینی ئێران زۆر لەوە فراوانتر بووە تۆ سەیریکە کورد فارس پاکستانی بەشێک لە هندستانی تاجکستانی تورکمانستان تورکمان لەنی تورکیا ئەمانە هەمووی لەسەر نەورۆز قسەیان کردووە تەنانەت عەرەبیش پێ دەڵێن عید شەجەرە ئەنی ئەوانیش گرنگیان بەر نەورۆز داوە ئەگە سەیری بکەی کە من وتم مێژوویەکی کۆنی مرۆڤایەتیە بەڵام لەم سەرزەمینەدا لە ناوچەی سەرچاوەکان دەڵێن لە ناوچەی دۆڵی دووڕووبارەوە واتە ناوچەی دۆڵی دووڕووباش بیزداد ناوچەکانی کوردستان دەگرێتەوە بەشێکی کوردستان دەگرێتەوە لەوێوە دەستی پێکردووە نەورۆز ئەگەر ئێمە زۆر بە سانایی لەسەری بۆستین واتە سەرەتایەکی نوێ ڕۆژێکی نوێ سەردەمێکی نوێ دەگەێنێت. دکتۆر با بێمە سەر ئاگر بۆچی کورد ئاگر بەکاردێنێ هەندێک شوێن دەڵێن کە ئەمە دەگەڕێتەوە بۆ ئاگرپەرستی ئایا ئەمە هیچ سەرچاوەیەکی هەیە هەروها دەمێ پرسیاری ئەو بکەم ئایا کە تۆ ئاماژە پێکرد لە چەند ناوچەیەکی جیاواز ئەم یادە بە شێوازی جیاواز ئەکرێتەوە ئایا ئەوانیش ئاگر بەکاردێنن هاوشێوەی کورد؟ سەبارەت بە نەورۆز و ئاگر دوانەیەشی دەست لە ملانن ئێمە کاتێک باسی نەورۆز دەکەین یەکەم شت ئاگری نەورۆزمان دێتەوە کەواتە ئێمە لێرەدا پرسیارەکە ئێمە ئەوەیە ئاگر بۆ بێگومان ئەمیش کۆمەڵێک هۆکار هەیە کە وای کردووە کە کورد جیا لە نەتەوەکانی دیکە لە کاتی نەورۆزدا ئاگر بکاتەوە و ئاگر بەکاربێنێت یەکەمینیان ئاگر ڕەهەندێکی ئاینی هەیە لای کورد ئەگەر سەیری بکەین ئاینی زەردەشتی یەکێک لە پێکهێنەرە سەرەکیەکانی ئاینی زەردەشتی ئاگرە کەواتە ئاگر پەیوەستە بە ئاینی کۆنی کوردەواریەوە نەک تەنها ئاگری بڵێن تەنها ئاینی زەردەشتی زۆربەی ئاینەکانی دیکەش ئاگر یەکێکە لە پێکهێنەرە سەرەکیەکانی تەنهانەت ئاینی ئیسلامیش ئاگر یەکێکە لە پێگەینەرەکانی کاتێک کە باز لە ڕۆژی قیامەت دەکرێت کاسێک کە گوناحی هەبێت بە ئاگر لەو دنیا دەسووتێت و پاک دەبێتەوە کەواتە لێرەدا ڕەهەندێکی ئاینی هەیە بۆیە ئاگر لای ئێمە ئاگر پەرست نین ئاگر پەرستیار بەو کەسانە وتراوە کاتێک لە بڵێن کوخی یا ناوەندی زەردەشتیەکان نەیان هێشتووە ئاگر بکوژێتەوە بۆیە لە خۆی ئاگر پەرست ئەو کەسەیە کە چی دەکات ناڵێ ئاگرەکە بکوژێتەوە نەکدەی پەرستێ یعنی وشەکە بە غەڵەت هاتۆتە لای ئێمەوە ئەڵێن ئاگر پەرستەکان بۆ یاخود پێمان وتراوە مەجووسی ئەمە هیچ ڕاستی پارێزەر هاتووە لە پارێ هەر پەرستارمان نییە وشەی پەرستار کاتێک کە دەچیتە نەخۆشخانەکان و پەرستار ئەو کەسەیە پارێزگاری لە ینی نەخۆشەکە دەپارێزێت و چاودێری نەخۆشەکە دەکات ئاگر پەرستەکەش لەوە هاتووە کە پارێزگاری لەو ئاگرە کردووە نەیهێشتووە ئاگرەکە بکوژێتەوە چونکە وتمان ئاگر یەکێکە لە ڕەگەزە سەرەکیەکانی ئاینی زەردەشتی ئەمە بەلایەنە ئاینەکەوە ئاگر بۆ ئێمە واتای
تەلەگرامی داوە ینی گەیاندنی داوە ئێمە باز لە سەردەمانێک دەکەین ئەو سەردەمانە هیچ ئامێرێکی پەیوەندی نەبووە بەڵام بۆ ئێمەی کورد ئاگر دەبینین نیشانەی گەیاندنی پەیام بووە تۆ سەیری بکە جاران چۆن جەژن دیاری دەکرا هەر جەژنی قوربان و جەژنی بەتایبەتی جەژنی ڕەمەزان چۆن دیاری دەکرا لە گڵەزەردا ئاگر دەکرایەوە هەر بە باسی ئێرە بکەین پەیامەکان کە لێرە ئاگرەکە دەکرایەوە واتە ڕەمەزان تەواو بوو بەیانی جەژنە لە تاسوجا ئاگر دەکرایەوە لەوێەوە وردەوەدا ئەمە پەخش دەبوو لە هەر شوێنێک ئاگر بە ئاگر پەیامیان ئەو کاتە تەلەفۆن نەبوو ئامێری پێشکەوتونەوە ئاگرێکێک لە پەیامەکان کە دەگەیشت جگە لەوەش لە ناو چەشاخاوەکاندا کاتێک کە خەڵک چوونە بۆ نمونە بۆ ئێستەشی پێوە بێ کاتێک کە نەچنە شوێنێک هیچیان پێ نەبێ هیچ ئامێرێکی گەیاندن نەبوو بێت دەڵێ ئاگرێ بکەوە لەو بەرەوە بە ئاگرێک دیاریمان بکە پەیاممان بێ کە گەیشتونەتە شوێنی خۆمان کەواتە بۆ کورد ئاگر نیشانەی گەیاندنی پەیام بووە لەلایەکی تریشەوە ئاگر بۆ ئێمە نیشانەیمانەوەیە چونکە بەڵێمانەوە لە ژیان چونکە ناوچەی کوردی ناوچەیەکی سارد و بەستەڵک بووە ئەگەر بمانەوێت خۆمان لە بەستەڵەکی سەرما و سۆڵەی زستان لابدەین چی بەکاردێنی بێگومان ئاگر دەکەینەوە تاکوون بەڵام ئێستا ئاگر بە شێوازی پێشکەوت و تۆ سۆپایەک بەکاردێنی ئەمە ئاگرکردنەوەیە بۆ ئەوەی خۆت بپارێزی لە سەرما و سۆڵە جادەوەرە بێنە سەردەمەکانی مێژوودا لە ئەشکەوتەکان یا لە خانوویەکی قوردا ژیاوە ئاگری کردێتەوە بۆ مانەوە لە ژیان کەواتە ئاگر یەکێک بۆ لە هۆکارەکانی مانەوە لە ژیان خاڵێکی تر ئاگرمە بۆمەستی پاکردنەوە یعنی ئاگر تۆ هەچی خواردنیە کە دەی خۆی بە ئاگر دەیکولێنێت و پاکی دەکەیتەوە کەواتە کە دەیکولێنێت و پاکی دەکەەوە ئاگر بۆ ئێمە نیشانەی پاکردنەوەی تەنانەت ئاینەکانیش ئاگریان وەکو پاکردنەوە بەکاردێنەوە تا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئاگر وەکو یەکێک لە بنەماکانی پاکردنەوە بەکاردێن کەواتە ئەم فاکتانە هەمووی بەیەکەوە پێمان دەڵێ ئێمەی کورد ڕێزی ئاگر دەگرین ینی ڕێزی ئاگر دەگرین نەک ئاگر پەیوەندی نێوان جلی کوردی و نەورۆز پەیوەندی لە نێوان ئەم دوانەدا چییە؟ وەکو نەریتێکی لە هاتووە لە نۆرۆز جلی کوردی لە بەرەکرێت و زیندوو بکرێتەوە یاخود پرس و پەیوەندێکی تری پێوە هەیە وڵی هانەخان من پێم وایە ئەم پەیوەندی نێوان جلی کوردی و نەورۆز پەیوەندێکی تازەیە ئێمە خۆ لە سەردەمەکانی کۆندا ئێمە هەمووان جلی کوردیان بەکارێنەوە ینی هەموو جلی کوردیان لەبەردا بووە بەڵام لە ڕۆژی نەورۆزدا خەڵک چۆن لە جەژنەکانی تردا جلوبەرگێکی تازەی پۆشیوە جلوبەرگێکی دروستکرا و نوێی پۆشیوە لە جەژنی نەورۆزیشدا ئەم جلوبەرگێکی تازەی کردووە و لەبەری کردووەکو سەرەتایەکی نوێ کە لە جەژنەکانی تردا کردێتی بەڵام بۆ کوتۆ هانەخان ئێستاکە جلی کوردی بۆتە ڕەمزی نەورۆز و بەکاری دێنی هۆکارەکەی چییە؟ بە حکمی پێشکەوتنی ژیان و بە حکمی ئەوەی کە زیاتر خەڵک لە کاروباری ژیانی ڕۆژانەیدا جلوبەرگێکی سەردەمیانە یاخود جلوبەرگێکی جیهانگیری کە بریتە لە پانتۆڵ و کراسێک کوردی لە کۆن و ئێستا گۆڕانکاری بەسەردا هاتووە جلە کوردەکان بە دڵنیایی خۆتان دەزان لەوەی لە من باشتریش بزانن جلوبەرگی تەنانەت هی پیاوان و هی ئافرەتانیش گۆڕانکاری بەسەردادێ بە تایبەتی جلوبەرگی ئافرەتان لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی گۆڕانکاری بێت بەڵام لە شێوازی ستایلدا دەتوانم بڵێم هەر ناوچەیەکی کوردی بە خاوەن جلوبەرگێکی تایبەتی خۆیەتی تۆ سەیریکە جلوبەرگی پیاوانمانی سلێمانیە جلوبەرگی پیاوانمانەیە هی منطقەی دهۆکە هەمانە کەلاریە جلوبەرگی مەهاباتیمان هەیە سنەیمان هەیە ئەمە بۆ پیاوان و بۆ ژنانیش ئەم جلوبەرگانە ڕاستە ینی بۆیە ینی بەڵام بە حکمی ئەوەی کە ژیان چۆتە پێشەوە دنیا بۆتە دەڵێن گوندێکی بچوو نەڵم دنیا بۆتە لەنێو مۆبایلەکەی خۆمدا دەبینم من کە شێوازێکی جلوبەرگێک دەبینم هی کوردی لە شوێنێکی تر لە باکووری کوردستان یا ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان منیش حەزم پێێتی بەو ستایلە دەیدوربوو لە بەری دەکەم هۆکارەکە ئەوەی وای کرد جلوبەرگ گۆڕانکاری بەسەردا ئەمەژت بۆ کرد بەکارێنانی جلی کوردی وەکو نیشانەیەک بۆ نەورۆز شتێکی نوێ باشە من ئەمێ بپرسم یادکردنەوەی نەورۆز لە کۆندا و لە ئێستادا چی جیاوازیەکی ئێستا دەبین خەڵکی ڕوون لە سەیرانەکان دەکەن لە کۆندا چۆن بووە هەروها پەیامی نەورۆز لە ئێستا و لە ڕابردوودا هەمان شتە سەبارەت بەوەی کە ئایا شێوازی یادکردنەوەی نەورۆز لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر دەگۆڕێت بێگومان گۆڕاوە چونکە ئێمە دەر لە هەموو شتێک ئەوە بزانین خاچی کوردستان بەردەوام لەلایەن داگیرکەرەکانەوە داگیرکەری نوێ هاتوو داگیری کردووە هەر داگیرکەرێکیش کە هاتووە بە شێوەیەک لە شێوەکان ڕێگری لە ئاگری نەورۆز کردووە بۆیە یادکردنەوەکانیش گۆڕانکاری بەسەر
هۆکارەکە کوردی نییە هۆکارەکە داگیرکەرانی کوردستانن کە وایان کردووە بێگومان کاریگەری لەسەر کللتور و بۆنەکانی نەتەوەیەکانی هەبووە بێگومان لە ناویشیانە کاریگەری لەسەر نەورۆزیش هەبووە کە وای کردو گۆڕان کردو من زۆر ناڕۆمە دوور ناڕۆم هەر لە مێژووی هاوچەرخدا دەمێنمەوە دەتانبەمەوە بۆ ساڵانی هەفتاکان و هەشتاکان و تەنانەت سەرەتای نەوەتەکانیش ئابێستەخان هانەخان دەزانن من بە بیرەوەری من کاتێک کە نەورۆز دەکرایەوە تایان دەسووتان تای ئۆتۆمبیلیان کۆ دەکردەوە تایەکی زۆر ڕابکەن لە ئاغجەلەر لە بڵێن لە 1970 بە مناڵی بیری مناڵی مانتیژە دەمبینی بۆ مانگێک پێش ئەوە دەکەوتنە کۆکردنەوەی تایان کۆ دەکرد دەیان بدە سەر قەڵای ئاغجەلەر و لەوێدایان دەنا و ئێوارەی بیستی مانگۆک و ئیمڕۆ ئاگریان پێوەدەنا لەوەیە بپرسین باشە ئەمە ژینگە پیس ناکە بەڵێ ژینگە پیس دەکە بەڵام بۆچی خەڵکی ئەو کاتە وەکو ئێستا داریان بەکار نەدەهێنا بۆچی تایان بەکاردێنە هۆکارەکەی ئەوە بوو داگیرکەرانی کوردستان حکوومەتی بەعز بە هەموو شێوەیەک هەوڵی دەدا ئاگری نەورۆز قەدەغە بکە بەڵام تایەش کە ئاگری گرت بە ئاسانی ناکوژێتەوە کە هەڵیان دەکرد و دەبووە تەقە خەڵک ڕای دەکرد بەڵام ئەو ئاگرە تەنانەت هەبوو ڕۆژێوە 22 مانگی دەچین 22 مانگیش دەچین ئێمە مناڵ بین هەڵمان دەدا دەبینین ئاگرەکە لە ژێرما بوو ینی منمانەوەی ئاگرەکە هۆکارەکە ئەوە بوو کە تایە بەکاردەها و چیلکەودار بەکارنەوە جگە لەوەش من کاتێک کە خەریکی نووسینی تێزی دکتۆراکەم بووم یەکێک لەو بابەتانی کە قسەمان لەسەر دەکرد باسمان لە نەورۆز دەکرد لە کەرکووک باسم کردم باشەوە چۆن ئاگری نەورۆزتان دەکردەوە بێگومان لە کەرکووک لە هەشتاکان و لە هەفتاکان دەسەڵاتی بەعز زۆر بەتوندی ئەو شارە دەیویست بە تەواوەتی لە مۆرکی کوردایەتیدای بڕێژێت یەکێک لەو بەڕێزانە مامۆستایەک بوو دوانم ئێوە چۆن نەورۆستان دەکردەوە خۆڕەگەیان نەداوتی ئێمە بە هیچ شێوەیەک هەوڵان دەدان ئاگر نەکەینەوە بەڵاموتی ئێمە دەچوین لە ناو ژوورەکانمانە ئاگرمان دەکردەوە بەچی ئەو خۆڵەمێشماندا بەردە ژوورەوە لە سینیەکدا نەوتمان پێ دەکرد جارێکی تر ئاگرمان دەدایەوە بەوە دڵمان خۆش بکە ئێمە ئاگرمان کردێتەوە ینی کەواتە لێرەدا کورد بەردەوام ئاگری کردوتەوە هەوڵی داوە ئەو بۆنەیە نەتەوایەتیە بپارێزێت بەڵام داگیرکەرانی کوردستان هێز و فشاری ئەوان وای کردو زۆر جار گۆڕانکاریە سەیری بکەی لە دوای ساڵی 91ەوە خەڵک بە شێوازێکی تر ئاگری نەورۆز دەکاتەوە هەر نەنگیەکی گەورەیە ئەیبیەکی گەورەیە ئێستا تۆتایە بسووتێنی ژینگە پیسکەی دەبینیت لە شوێنێکدا لە ناوەندی شاردا دار کۆ دەکەنەوە ئاگر دەکەنەوە ئەم ئاگرێش وەکو ڕەمزێک بەکاردێنرێت و بەشێکە لە بڵێن تەقسی یاخود بۆنەی نەورۆز کە بەکاردێنێت بەڵێ هەنە سپاس دکتۆر پشکۆ حەمەد تاهیر مامۆستای زانکۆ ڕاستەخۆ لە ستەدیۆ لەگەڵ مامۆستا سپاس بۆ تەواوی زانیاریەکانت زۆر سپاس بە ئێوەش هەر لە نەورۆزدا بن هەر لە خۆشیدا بن زۆر سپاس خۆشەویستان دیارە لە دوای وچانێک من و هانە لەگەڵتان بەردەوام دەبین